السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش مامۆستا؟ چۆنی ڕۆڵە شرینەکەم باشی تۆ؟ من زۆر باشم. الحەمدولillah. یاخۆ هەر باشبی. تۆ تەمەنت چەندێکە گوڵەکەم؟ 9 ساڵی؟ بەڵێ. ئەی ماشەڵڵا و لەوێ پۆلی شواریت؟ بەڵێ. سەرکەوتوو بیە. تۆ منت خۆشەوێت؟ مامۆستا زۆرم خۆش دەوێت. قوربانی تۆ بم چاوەکەم. خوا بۆ دایک و باوکت بیە. سەرکەوت بیە خۆساڵە. مامۆستا گیان ئەگەر ڕێگام پێ بدەیت دەمێ فاتحەت بۆ بڵێم. ماشەڵڵا و لێبێ من لە خزمەتما فەرموو. بسم الله رب العالمين الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين صدق الله العظيم. ئەی ماشەڵڵا و لێبێ صدق الله العظیمی ناوێ. باشە گوڵەکەم یەخوا تەمەن درێژ بی لەسەر خەیر. چیت هەیە بۆ بەرنامەکەمان؟ زۆر دڵم پێ خۆشە. یەخوا هەمیشە دڵخۆش بی. دەی سڵاو لە دایە و باوەڕتە. باشە بە قوربان؟ إن شاء الله. ماڵە ئەوە بێخوا لەگەڵ شەوێکی خۆش بێت. لەگەڵ بێخوا حەفیز بێت.